ئەمڕۆ پشکنینێکی نوێ کە لە کوردستان تا ئێستا کاری پێنەکراوە وەکویان بڵێن شایع نییە و بڵاو نەبووتەوە پشکنینی جەنەڕیرن ئەگزامینیشنە بۆ ئەو نەخۆشانە یان بۆ ئەو کەسانەی کە گومانەکرێ بەرکەوتە بن یان توشبوو بوون و پیان نەزانی بێ ئەمیش بەوەرگرتنی سامپڵێکی لە یورنی نەخۆشەکە لە میزی نەخۆشەکە ئایا بزانین پرۆتینی تێدایە یاننا ئەگەر بوو ئەسەری پرۆتینمان بینی ئەوە ئەگەر بە ڕەچاوکردنی نەخۆشیەکانی زەخت و شەکرە و نەخۆشیەکانی گورچیلە لە ١٠٠ ئەتوانین ئەو پشکنینە یەکلا بکەینەوە کە ئەو نەخۆشە سیەکانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە تەئسیری لەسەر دانراوە و ئەمە تاقیمان کردوتەوە لەسەر چەند نەخۆشێک هەتا ئەو نەخۆشانشی کە چاک بوونەتەوە لە کۆرۆنا بۆمان کردوون تیانە نەماوە ئەلبۆمینەکە بەڵام لەسەر مناڵ زۆر بە وازحی دەرکەوتووە و مناڵەکە هیچ نیشانێکشی نەبوو بەڵام پرۆتین لە میزەکەیە هەبووە و لەسەر گەورە تاقیمان کردوتەوە لەسەر خێزان تاقیمان کردوتەوە ئەندامانی خێزانەکە تایە بووە لە ١٧ خێزانەکە تووشی ئەو نەخۆشیێش بوون و نەشیان زانیوە ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە هەست ناکەن کۆرۆنایانە ئەم پرۆتینەکە دەرکەوت لە میزیانە ئەبێ پزیشک ڕەچاوی بارودۆخیان بکات و ئۆکسسیجینیان قیاس بکات ئەمە یەکەم ئاگادارکردنەوە من لە ڕێ ڕێگەیاندنەوە ئیشاڵڵا هەموو کوردستانی سوادەی لێ بکات چکە بەڕاستی من لە پەیجی وەزیریش و لە ڕێی ڤایبەریشەوە محاولاتم کردووە کە وەزیر بدوێنم نایەتە سەرخەت لەبەرەوە من ناچار بووم لە ڕێگەی ئەعلامەوە